شووتی نیعمەتە گەورەکەی خۆی گەورە و میوە بەتامەکەی هاوین. توێژینەوە زانستەکان باز لەو دەکەن کە پێدەچێت شووتی بۆ یەکەم جار زیاتر لە 4000 ساڵ لەمەوبەر لە باکووری ڕۆژهەڵاتی ئەفریقا دۆزرا بێتەوە. شیرینە و پڕ ئاوە، ئەمە ژوای کردووە کە ببێتە هۆکار بۆ کوژاندنەوەی تینوێتی لە گەرمای هاویندا. لێرەدا چەند سوودێکی تەندروستی شووتی دەخەینە ڕوو بەهۆی ئەوەی کە لە سەدانەوە و دوی ئاوا سەرچاوەیەکی باشە بۆ شێدارکردنەوەی لەش. لە پێکهاتەکەیدا فایبەر، کاربۆهایدرایت، پرۆتین، ڤیتامین ئەی، ڤیتامین سی، پۆتاسیۆم و مەگنیسیۆم هەیە کە ئەمانە هەمویان لە پێداویستیە سەرەکیەکانی ڕۆژانەی جەستن. سەرچاوەیەکی دەوڵەمەندە بە سیترۆلین کە یارمەتی دەرێکی باشە بۆ زیاترکردنی توانای وەرزشکردن. دژە ئۆکسێنەری باشی تێدایە، لەوانە ڤیتامین سی، کاڕۆتینۆید، لایکۆپین و کۆکۆربیتاسین ئی. ئەم پێکهاتانە یارمەتی بەرەنگاربوونەوەی ڕادیکاڵە ئازادەکان دەدەن کە مۆلیکولی ناجێگیرن و ئەگەر لە جەستەتدا کۆ ببنەوە ڕەنگە زیان بە خانەکانت بگەێنن. با تێپەڕبوونی کات ئەم زیانانە ڕەنگە ببنە هۆی حاڵەتەکانی وەک شەکرە، نەخۆشیەکانی دڵ و شێرپەنجە. ئەمەش وا دەکات بڵین کە سوودی هەیە بۆ ڕێگریکردن لە نەخۆشیەکانی دڵ و شێرپەنجە. لەوانەیە هەوکردن کەم بکاتەوە، هەروەها سەرهەڵدان و پێشکەوتنی نەخۆشی ئەلزەهایمەر دوا بخات. سوودی زۆری تێدایە بۆ چاوەکانت بەهۆی ئەو ماددە دژە ئۆکسێنەرانەی کە تێیدایە. هەروەها ئازاری ماسوولکەکان کەم دەکاتەوە. ڤیتامینەکانی ئەیوسی کە لە شووتیدا هەن گرنگن بۆ تەندروستی پێست. هەروەها هەرسکردن باشتر دەکات لە بەربوونی ڕیشاڵ لە پێکاتەکەیدا. خوای گەورە تەندروستی باشتان پێ ببەخشێت.